من سارا هیوا کاپتنی پێشووی تیپی کچانی دەربەنیخان و یاریزانی ئێستای قەڵاتزێ ئەمڕۆ یاریەکی دۆستانەمان ڕێخست بە مەبەستی ئامادەکاری بۆ خولی کوردستان. ئەمڕۆ تیپی کچانی دەربەنیخان و خورماڵ یاریەکی دۆستانەمان ئەنجامدا. یاریەکە دوو بە سێ کۆتایی هات لە سوودی تیپی میوان. تا ڕادەیە یاریەکی باش کرا کەم و کورتیمان پێوە دیار و هەوڵە دەین ئینشەڵا لە ئەسنای دەورە چارەسەری کەم و کورتیەکان بکەین. من هەتاو محەممەد حسێن یاریزانە و یانە و وەرزشی خورماڵینە گەمێوە دۆستانەمە ئەنجام داچێنی یانە و دەربەندی خانی گەمەکەش بە سەرکەوتی ئەنجام دریا و یێری بە دوێ بەردماوە و دوێ گۆڵێکی خوردی. ئێمە بێمە حازر کردمی پێ خولێ پێ بەغای کە بەشداری ماکردن پێ ماوە شش ڕوا بەغانە ئی دەورە بەڕێوە من و ئێمە دوێمە حازر کردمی یاری دۆستان ئەنجام ئێمێ و وەروانە توانەکە ماوردە وردە فرەکەرمی پێ ئا دەورێ بێمە حازر کردی. Puxa, Bruna, puxa! Sara, hareket eda ala igual! Ora, hadi ora, viene, viene, ora!